بەڕێزان سڵاوتان لەبێت. وەکو تیمی ڕاگەیاندنی بەڕێوەبەریاتی گشتی شارەوانەکانی سلێمانی بە باشمانزانی ئەم جارە ژۆنی شارباژێر دەربانیخان بەسەر بکەینەوە تاکو لە نزیکەوە ئاگاداری کار و چالاکیەکانی کۆمپانیای ئۆرانۆس بین لەم سنوورەیە. بابزانین تاکو چەند توانیانە کۆمپانیەکە هەڵمەتی خۆڵ و خاشاک لەم سنوورەیە بە سەرکەوتوی بەنجامگێنن لە دەخی راپۆرتێکە لەگەڵمانە بن. ئەزای دەربەنیخان دەربەنیخان دەکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی شاری سلێمانی بە دووری 70 کیلۆمەتر. ژماری دانیشتوانی نزیکەی 70,000 کەسە و ڕووباری سیروان بە ڕۆژهەڵاتیدا تێدەپەڕێت و بەنداوی دەربەنیخانی لەسەر بنیادراوە لە ساڵی 1954. کۆمپانیای ئۆرانۆس بە پێی گرێبەستێک لەگەڵ بەڕێوەبەریاتی گشتی شارەوانەکانی سلێمانی ئەرشی کۆکردنەوە و چارەسەرکردن و داپۆشنی خۆڵ و خاشاکی سنووری زۆنی شارباژێر دەربەنیخانی لە ئەستۆ گرتووە. ئێمە ئیشی ڕۆژانەی ئێمە لە حوتی بەیانیوە هەڵەسین بە کۆکردنەوەی خۆڵ و خاشاکی ناوشار. عدەدی سیارەکانی ئێمەش بڵێن 17 سیارەیە، 6 کەپسە. ئەم کەپسانە ڕۆژانە لێرە کەپسە خۆڵەکە خۆشک دێنن بۆ ئێرا لێرە ڕوویەکەن. ئێمەش شە تیمێکشمان هەیە بۆ داپۆشینی ئەم زبڵە بە شۆفڵ و بە گڵابە و بە هەموو شتێک دایەپۆشین. بە عدەدی کرێکارەکانیشمان تقریباً 70 کرێکارمان هەیە، ستافی داوشارمان هەیە، ستافی دەرەوەی شاریشمان هەیە. هەمومان هەڵەسین بە ئیش و کار و پاکردنەوەی ناوشاری دەربەنیخان بە شێوەیەکی گشتی. ڕۆژانە تقریباً ئێمە ئەتوانین بڵێن بۆ 35 تەن خۆڵ و خاشاک کو ئەەکەینەوە. بەڵام ئێمەش داواکاری لە خەڵکیش ئاگای لە معناتی ئەم ئیشە بێت بە شێوەیەکی باش هاوکاری ئێمە بکەن. ئێمە وەکو خۆمان گلێمان لە کۆمپانیان نییە، بەڵام کۆمپانیاش لەم کاتە ئیش یعنی پارەی کاملی خۆیان نادەنێ بڵێن وەڵا هەستن بە ئیشەکەی خۆیان. وەکو خۆمان یەکیان نادەینێ، ینی لێمان لێیانی لە پاکردنەوە تێگەی. بەڵام عدەدی ئالیاتمان کەمە، وەکو کەپسەکانی خۆڵ کەمە. بۆ شای دەربەنیخان 50,000 نەفوسیتیایە و 6 کەپسۆ کەمە. بەنسبەت کۆمپانیای ئۆرانۆسەوە بەڕاستی بوونی سێکتەری خزمەتگوزاری کە لە شار و شارۆچکەکان و شارەوانەکانە دراوە بە کۆمپانیا سەرەتا بە دەورێکی باش ڕۆیشت و شارەوانەکانیان توانی شتافێکی باشی بکەن. کۆمپانیەکان ژیشەکانە بەڕێکوپێکی ئەنجامەدا. دیسانەوە قەیرانی دارایی ئەو سێکتەرێشی بەڕاستی تۆزێ ئاڵۆز کردووە لێمان. ئیشەکان ڕائەپەڕێنن بە پێی ئەوەی کە ئێمە داوایان لیەکەین، بەڵام معاناتیانەوەیە بەردەوام سولفەکان پارەیان نادەنێ و سولفەیان نییە و کرێکارەکانیان داوای پارەیان لیەکەن و ئامێرەکانیان بۆ سیانە ناکرێ و سوتەمەنی لە ماوەی ئەم ساڵی ڕابردووە دوو بەرامبەر بەرز بۆتەوە. ئەمانە هەموو معاناتی کۆمپانیای ڕۆژانە کە ئێمە کارەکانیان پێەکەن ڕوبەڕوومانە بێتەوە. بەڵام تا ئیساتێ بەردەوام من و تا ڕادەیەکی باشیش ئیشەکانیان جێبەجێ کردو. کارەکانیان وەکو هەڵگرتنەوەی خۆڵ و خاشاک و پاکردنەوەی شار بەڵێ لیان ڕازین و بەدەمانەوەن، بەڵام ئێمەش لەگەڵیانە هیلاکەوین لەبەرەوەی جاری وهەیە ئیشەکانی ئەوان کە پیان ناگەن ناچارین چەند جارێک ئاگاداریان کەینەوە. تیمەکانی ئێمە بەدوایان نابچێت لەگەڵیان نابین بۆ ئیشەکان. زۆر جاریش پێویستکە خۆشمان جوڵاکەین لەگەڵیانە. تیمی ڕاگەیاندنی بەڕێوەبەریاتی گشتی شارەوانەکانی سلێمانی بەرەو قەزای چوارتا بەڕێدەکەوین تاکو بزانین لە زۆنی شارباژێڕیش کۆمپانیای ناوبراو تا چەند توانیوێتی ئەرچی خاوێنکردنەوەی ئەم سنوورە لە ئەستۆ بگرێت. ئێمە ڕۆژانە لە سنووری شارباژێر خۆڵ و خاشاک کۆکەینەوە لە قەزای چوارتا ناحەی زەلان کەناروی باسنێ. کویەکەنەوە یەنن لەسەرم خۆڵە دایەپۆشین، بیلدۆزەر و شۆفڵی لێ گوڵابی لێ دایەپۆشین. ڕۆژانە هەموو سنوورەکە پاک بکەینەوە و گوندەکان هەفتەی جارێک بۆ 2 جار کۆیانەکەینەوە. ناو ناحەکە 2 جار بۆ 3 جار کۆیانەکەینەوە هەموو هەفتەیەک و لە تقریباً لە بەیانیوە سعات 8 دەست بەکارە بین لەبەرەوەی سەساب و سەرمایە زووتر ناتوانین لە 8 بە 2 دەرەچین بۆی شوکار، لە 8 دەرەچین بۆی شوکار هەتا 4 ێوارە تان کاتێک تەواو بین شەکانمان تەواو بێ. ئەو شوێنانی کە تەواو بین و ئەیەنن ئەرێ لە دایەپۆشین و کویەکەین و دایەپۆشین بە ئامێری بیلدۆزەر و شۆفڵ و گڵابۆشتیشەوەی ئەگەر پێویست بێ خۆڵمان پێویست بێ ئیهێنین.
وەکو ئەوەی یارمەتی شارەوانیوانەکەین و بۆ کاتێ بەفر ماڵین و ئەوانە هاوکارین پێکەوە وەکو یەک تیمی شەکەین ئێمە و شارەوانی لەگەڵ شارەوانی باسنێ لەگەڵ زەلان لەگەڵ شارەوانی کەناروێ چوارتا هەمووی بە یەکتیمی شەکەین هەر کاتێک بە پێی پێویست بۆ ئەوەی کەوا گەر بەفر بێ یان خوا نەخواستە لافاو بێ هەموو پێکەوە ئیشەکەین و ئەوەی کە پێویستکە لە بەرنامە بێ جێبەجێ. من وەکو نوێنەری شارەوانی چوارتا ئێمە چاودێرین بەسەر ئەم کۆمپانیای ئۆرانۆسەوە کە هەستاون بە کۆکردنەوە و خۆڵ و خاشاک و داپۆشینی. ئێمە تا ڕادەیەکی زۆر لە کۆمپانیا ڕازین بە حکمی ئیشەکانی کە ئیکەن ئێمە لە نزیکەوە ئاگامان لیانە لە شێوازی ئیشکردنەکانیان. ئیشەکانیشان باشن ینی کەم و کوڕی لە هەموو شوێنێگەر هەیە لێرەش هەر کەم و کوڕێکی وان هەیە ئەمانیش درێخیان نەکردووە ئەوانەی کە ئێمە بەبەستمانە ئیشەکانیانەکەن بە نسبەت خۆڵ و خاشەکە کۆیەکەنەوانێ ڕۆژانە بە زیاتر ئێمە لە شەمانە تعدیدی کولیمان کە کردوون لە شەمانە نزیکەی 11 تەنونیان خۆڵ هەیە ڕۆژانە چوارتا و دیەکانی دەوروبەری سنووری چوارتا بڵێن ئەویان هەیە خۆڵ کۆکردنەوە کە کۆکرێتەوە اونجا لە هەمان کاتیشدا ئەپۆشێت تەمرمان هەیە ئەیبەنەسەر تەمرەکە و مەکانی شۆفڵ و بیلدۆزەرمانەیە کە خۆڵەکان داپۆشن بۆی کە ژینگە و شت بید نەکرێت. لەو کاتەوەی کە کۆمپانیای ئۆرانۆس دەست بەکار بووە لەم سنوورەیە ئیش و کارەکان و پاک و خاوێنی ژینگە زۆر بەرچاو و خەڵکی دەڤەرەکەش ڕازین لە ئیش و کارەکانێ. ئێمەش و کۆمپانیای ئۆرانۆسی هەمومان بۆ خزمەتی خەڵکەکەین مادام خەڵکەکە ڕازی بۆ خەڵکەکە گلەیی نەبێت ئێمەش گلەیمان نیە لە ڕاپەڕاندنی ئیش و کارەکانی کۆمپانیای ئۆرانۆس. کۆمپانیای ئۆرانۆسی بەڕاستی لە ئێستادا ئەویش ئەم قەیرانداراییە کاریگەریێکی زۆری هەبووە لەسەر ڕاپەڕاندنی ئیش و کارەکانی هەم لە دابینکردنی سەرجەم کارمەندەکان و هەم ئەو ئامێرانەی کە هەیەی چونکم یعنی بە جاری وا هەیە 2 مان 3 مان بەسەر وەرگرتنی شاریستە دارایەکانیان ئاڕوات ئەوان پارۆشتەکانیان بەهۆی ئەم قەیراندارایی و نەبوونی بجەوە بان سرب نەکراوە هەموو ئەمانە کاریگەری هەبووە بەڵام کاریگەریەکان وەها نەبووە کە چۆنەڵێ ببێتە هۆی ڕاوەستاندنی ئیشوکار لە سنووری شارەوانیمان و لە سنووری شارباژێڕە. بۆیە من دەستخۆشیان لە یەکەم و پاک و خاوێنێکی باش و ڕێک و پێک بە سنووری شارباژێڕ و بەناوچەکەمانەوە دیارە و ئەنی جێی دەستخۆشی و سوپاسیش بۆ بەڕێوەبەرایەتی گشتی شارەکانی سلێمانی کە ئەوانەی هاری کارمان لە ڕێخستنی ئیش و کارەکان سەرکەوتی شارەوانی باسنێ وەک باقی فەرمانەکانی تری سنوورەکە لە کار و چالاکیەکانی خۆمان بەردەوامی ڕۆژانە سەرخاڵی پاکردنەوەی ناو شار و سەر شەقامە گشتەکانی بە هاوکاری کۆمپانیای ئۆرانۆس کە لە سنوورەکەمانە دەست بەکار بووە. کۆمپانیای ئۆرانۆس ئێمە وەکو شارەوانی لە کاتی بارینی بەفرا لە وەرزستاندا هاوکاریانەکەین بە ماڵی نیجادە سەرەکیەکان بەڵام بە دابینکردنی سوتەمەنی لایەن بەڕێزیانەوە.